دیارە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بوو سەبارەت بە هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم و کاراکردنەوەی ئەو دامەزراوەیە. ئێمە بایکۆتی ئەم کۆبوونەوەیمان کرد، بەڵام دوای ئەوەی کە ئێمە نوقتە نیزاممان گرت و ڕخنەی خۆمان و داواکاری خۆشمان و داوای ڕوونکردنەوەشمان کرد لە سەرۆکایەتی پەرلەمان سەبارەت بۆ پرۆژە یاسایی کە بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێمە پێشکەشمان کردبوو. بەڵام ئەم پرۆژەی ئێمە پێشکەش بە دیژنەی یاسایی نەکراوە. لە کاتێکدا ئەو پرۆژێک کە ئێستا هێنراوەتە هۆڵی پەرلەمان بە پەلە پروژە کە لە 28 مانگ پێشکەش کراوە لە دیژنەی یاسایی تاوتوێژ کراوە و هێنراوەتە هۆڵی پەرلەمانیش. ئێمە بەڕاستی ڕخنەمان هەبوو لەسەر ئەم قەزیە و بۆیش کە داوای ڕوونکردنەوەشمان لێکردن سەرۆکایەتی پەرلەمان ڕوونکردنەوەیەکی مقنعەکەری نەداوەتە ئێمە کە ئەمە ڕای دەگەێنن بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستپێکردنی سەرەتایەکی خراپە، بە تایبەتی لەسەر ئەم پرسە کە پرسی سەرۆکایەتی هەرێمە و کە پەیوەندی بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە. کۆبوونەوەی ژمارە سێی پەرلەمانی کوردستان خولی بەهارە بەڕێوە چوو خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاساکە کرا و پرۆژە یاسایەکەش ئاراستەی لێژنەی یاسایی پەرلەمانی کوردستان کرا. ئومێد دەکەین لە ماوەیەکی زۆر نزیکدا کە بەپێی ئەوەی لە پێی مادەی سێ لە پێی ڕەوی ناوخۆی پەرلەمان سەرۆکی پەرلەمان داوای لە لێژنەی یاسایی کرد لە زووترین کاتدا ئامادەکاری بکرێ و راپۆرت بۆ ئەو پرۆژە یاسایە ئامادە بکرێتن بە هیوای ئەوەی لە ماوەیەکی نێزیکدا ئەو ئامادەکاریانە بکرێتن و دواتر خوێندنەوەی دووەم و سێەم بۆ پرۆژە یاساکە بکرێ. تاکید لەسەرەوە دەکەینەوە ئەو بابەتێک نییە بۆ یەک فراکسیۆن و چەند فراکسیۆنێک بێ بۆ هەمومانە. ئومێد دەکەین هەمومان سەرنج و تێبینیەکانمان لەو پرۆژەیە جێگای ببێتەوە. پرۆژەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بە شێوازێکی ناپێڕەوی ئەویش بۆ تەجاوزی پرۆژەی ترکە پێشکەشکرا بوو بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان خراە بەرنامەی کارەوە. ئێمە لێرەوە بەڕاستی اعترازی خۆمان لەم شێوازە لە ئیدارەکردنی کاری پرۆژەکان ڕائەگەێنین و ڕازینی لەم شێوازە تاکڕەویانە بۆ هەڵبژاردننی ئەو یاسایانەی کە لە بەرژەوەندی یا بە بەرژەوەندی خۆیانی ئەزانن ئەم پرسە نیشتیمانیانە پێویستە تاوتوێ بکرێ لەسەر ئاستێکی نیشتیمانی نەک بەم شێوازە تاکڕەویە ببرێ بەڕێوە.